هەروەکە زانین ئەو ساڵ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز هاوکاتە لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە. لە هەمان کاتە ئەزانین کە بەرزبوونەوەی پلەی گەرما و بەڕۆژووبوون بەیەکەوە هەردووکیان ئەبێتە هۆی لە دەستدانی بڕێکی زۆر لە ئاو شلەمەنی. بەداخەوە هەنێک لە هاوڵاتیان هەڵەسن بە خواردنەوەی بڕێکی زۆر لە چای ڕەش کە وا ئەزانن قەرەبووی ئەو ئاو شلەمەنیە کات کە بە فران داوە لە ڕۆژ، بەڵام بە پێچەوانەوە ئەم چایە ئەبێتە هۆی گرتنی بەشێکی باش لە ئاو لە کانزای پێویست بۆ جسم و لە ڕێگەی گوچیلەکانەوە ئەیکاتە دەرەوە. لەبەرەوە تاوەکو ئەتوانین دوورکەوینەوە لە خواردنەوەی ئەو خواردنەوانەی کە دەوڵەمەندن بە کافاین وەکو چاو قاوە و لە جیاتی ئەمە ئەتوانین سوود لە چای سەوز وەربگرین کە بە دڵنیاییەوە زۆر سوودبەخشە بۆ پێست و بۆ خشمان لە ریجوڤینەیشن و گەشەکردنێکی باشە بە پێستەکە. لە هەمان کاتە هەنێک خواردنەوەی ترمان هەیە وەکو سۆداکان، کۆلا و بیپسی بە هەمان شێوە هەمان کاریگەری خراپیان هەیە لە کردنە دەروی بڕێکی زۆر لە ئاو لە کانزاکان بۆ دەرەوەی جسمی مرۆڤ. بۆیە وا باشە لە سۆدا و کۆلا و بیپسیش دوور بکەوینەوە. لە بەرامبەرە وا باشە ئەو خواردنەوەی ئەو سەوزە و میوانە زیاد بکەین کە بڕێکی زۆر لە ئاویان تایە وەکو شووتی، خەیار یاخود زۆربەی سەوزە و میوە هاوینەکان کە بڕێکی باش لەو شلەمەنیانیان تایە و ئەبنە هۆی قەرەبووکردنەوەی ئەو شلەمەنی و ئاوەی کە لە ڕۆژا بە فیڕۆمان داون. لە هەمان کاتە هەروەکە زانین لە مانگی ڕەمەزانی پیرۆزە بڕێکی زۆر لە شیرینی ئەخورێت. شیرینەکان وا باشە تا ڕادەیە کۆنتترۆل بکرێن بە تایبەتی ئەو شیرینانە کە بڕێکی زۆر لە شیرەمەنیان تایە، چونکە تازترین توێژینەوەکان دەران خستووە کە شیرەمەنیەکان بە تایبەتی شیری کەمچەوری هۆکارێکە بۆ زیادبوونی زیبکە، بە تایبەتی و کەسانی کە زیبکیان هەیە تا ئەتوانن بێ دوور بکەونەوە لە خواردنی بڕێکی زۆر لە شیرینی و مادە شیرەمەنیەکان. بەڵام و کەسانەی کە زیبکیان نیە ئەتوانن سوود لە بە تایبەت لە شیرەمەنیەکانی وەکو ماس وەربگرن، چونکە بڕێکی زۆر لە لاکتیک ئەسیدی تایە، پێست لە زەر هەڵگەران و وشکبوونەوە و پڕینی پێست و ناشیرنبوونی پێست ئەپارێزێت. هەنێ خواردن و خواردەمەنی ترمان هەیە وەکو چەرەسات، وەکو بە تایبەتی گازۆ و بادام کە بەرێکی زۆر لە فایبەر و فاتی ئەسیدیان تایە. ئەمان دەورێکی باشیان هەیە لە گەشەکردنی پێست و تەندروستی پێستا، لەبەرەوە ئەتوانێت لە دوای بەربانگ بڕێکی باش لەم چەرەساتانە بخورێت. هەروەها لە هەمان کاتە هەنێ خواردنی ترمان هەیە دەوڵەمەندن بە ڤیتامینەکان وەکو گێزەر بڕێکی زۆر لە ڤیتامین ئەی تایە، سپیناک بە هەمان شێوە ئەمانە سوودێکی زۆریان هەیە بۆ تەندروستی مرۆڤ. پێویستە کە لە کاتی بەربانگە یاخود لە کاتی پاشێوە لەسەر سفرەکانمان ببینرن. خۆراکەکانی تری کە دەوڵەمەندن وەکو خواردنە دەریایەکان کە بڕێکی زۆر لە ئۆمەگا-3 یان تایە، ئەمانە فاتی ئەسیدی پێویستن بۆ جەستەی مرۆڤ، چونکە مرۆڤ ناتوانێت خۆی دروستیان بکات. پێویستە لە خواردنە دەریایەکان سوودێکی باشیان لێ وەربگیرن.